ئەم کاتتان باش من هێڤی عەفان ئەمڕۆ لەم ستەیجەوە لە شاشە جوانەکەی کورساتەوە چیرۆکی خۆمتان بۆ باسەکەم. چیرۆکی من لەو کاتەوە دەست پێیەکە مناڵیم تۆزێک جیاواز بوو لە مناڵەکانی کە لەبەروی مناڵێکی زۆر جددی بووم. هەمیشە حەزم لێ بوو کە هاوکاری دایکم بکەم لەبەرەوەی دوو برای دوانم هەبوو. بە خێوکردنی ئەوان بۆ دایکم زەحمەت بوو، بۆیە منیش هەمیشە هەوڵمەیە کە ئەوەی کە پێم بکرێەوەی لە تواناما بێ هاوکاری دایکم بکەم. و لە دوایەوەش کە چوومە قۆناغەکانی خوێندنم خوێندکارێکی هەتا بڵێ جددی بووم. تۆزێ بەرکەوتەم لەگەڵ خوێندکارەکانی کەیا کەم بوو لەبەرەوەی تۆزێک بەو کەسانی کە جددی نەبوون نەمەتوانین تەعاملیان لەگەڵا بکەم. لە هەتا مەرحەلەکانی کۆتایی من خوێندکارێک بووم کە زۆر جددی بووم و هەمیشە لە یەکەمەکانی قوتابخانەکەم بووم. لە دوای ئەوە لە پۆلی 12 من حەز و خولیا و ئاواتم ئەوە بوو کە بتوانم کۆلێژی سەیدەلیە بەدەست بێنم، بەڵام قەدەرەن وا بوو کە نەمتوانی بگەمە و ئاستا و کیمیام هەڵبژارد بۆ ئەوەی کە بتوانم لەوێ یەکەم بم و بچمەوە کۆلێژی سەیدەلیە. بەڵام لەوێ زۆر هەوڵمیا خوێندم، قەدەرەن وا بوو لەوێش نەمتوانی یەکەم بم، بوومە سێمی بەشەکەم و نەمتوانی بچمەوە سەیدەلیە. لە سەرەتایە ئەمە زۆر قورس بوو لەسەر من کە ئەوەی کە ویستم نەگەشتم پێی، بەڵام دوایی گەشت ینی هۆشم کردەوە کە ئایا من ئەمەی نەگەشتم پێی ئەبێ بڕوخێم؟ نا، پێویستە دەست پێ بکەمەوە، پێویستە ئەو حەز و خولیا بۆ ئەو بەشی کە تیاما هەیە دروستی کەم، پێویستە من هەوڵ بەم سەرکەوتوو بم، یعنی بۆ ئەبێ کەسانێک هەبن کە سەرکەوتوو بن لە بەشەکەیانە من یەکێک نەبم لەوانە. لەبەرەوە هەوڵمیا لە مەرحەلە دووەوە من بە تەواوەتی حەز و خولیاکانم گۆڕی، بە تەواوەتی هەوڵمیا کە بەرەو کیمیا بجوڵێم. لە دوایەوە لە مەرحەلە دووەوە بوو کە لە مەجلیسێک دانیشت بووین، باسی سابوون و بەکارهێنانی ماوەدی پاکەرەوە کرا و لە ئەسنای ئەوەشا باسی سابوونی سروشتی کرا. کەسێک لە مەجلیسەکە پێی وتم تۆ کیمیا ئەخوێنی، ئایا ناتوانی سابوونی سروشتی دروستکەی؟ ینی ئەم قسەیە بوو بە هۆکاری ئەوەی کە من بگەم ئەو فکری کە ئایا من ئەتوانم سابوونی سروشتی دروستکەم، بۆ من یەکێک نەبم لەو کەسانی کە بتوانم دەستکەم بە دروستکردنی سابوون. قەدەرەن وا بوو ڕۆژی دوای ئەوە کە ڕۆشتمەوە جامیعە، ئێمە لە مختبەر سابوونمان دروستە کرد، نەک بە شێوازێکی سروشتی، بە شێوازێکی کیمیایی. ئێمە گروپ بە سابوونەکان ینی عملیەکەمان ئەنجامەیە. لەوێ تاکە گروپ بووم کە سابوونەکەم دەرچوو، یعنی ئەمە دیسان بۆ هاندەرێک بۆ من کە بتوانم هەوڵ بەم کە سابوون دروستکەم. هەر ئەو ڕۆژە کە گەڕامەوە دوایەوەی کە نانم خوارد و ئیسراحەتم کرد، یەکسەر دەستم کرد بە سێرچکردن، دەستم کرد بە گەڕان بە دوایە ئایا چۆن سابوونی سروشتی دروستەکرێ، لە چیەوە دروستەکرێ. وردە دەستم کرد بە سێرچ و گەڕان، ماوەیەکی زۆر خەریکی بەس گەڕان بووم و خەریکی بەحث بووم لەسەری، هەتا گەشتە ئەوەی کە کۆرۆنا هات. کە کۆرۆنا هات هەمومان تەلەبەی داخلی گەڕانەوە ماڵەوە. بەردەوام لە کۆرۆناشا من خەریکی بەحثکردن بووم. لە کۆتاییە گەشتمە ئەوەی کە سابوون دروستکەم. ماوەدم دەست نائەکەو لەبەرەوەی سەرەتای هەر ئیشێک تۆ نازانیت کە ئەو ماوەدەی کە ئەتەوێ لەکوێ هەیە، چۆن دەستکەوێ. لەگەڵ مامۆستایەکی خۆم لە جامیعە پەیوەندیم هەبوو. من زۆر مەمنونی ئەوم کە ئەو ینی هۆکارێک بوو لە سەرەتاوە کە من گەشتم بە خەونەکەم و ماوەدی بۆ ناردمە هەڵەبجە. لەوێ یەکەم سابوونم دروست کرد. طبعاً من لە کارگەکەی ماڵی باوکیشم کارمە کرد. سابوونەکەم دروست کرد لە ماڵەوە، ینی بۆ بەحسی کە کردبووم دروستم کرد و جێم هێشت سابوونەکە. بۆ ماوەی 24 ساعت من لە کار بوو و سابوونەکەم جێهێشت بوو. لە دوایەوەی کە گەڕامەوە ماڵەوە کە بینیم بۆ بە سابوون و سابوون دروست بووە، ینی ئەمە هەستێکی زۆر خۆش بوو بۆ من، ینی نەمەزانی کە چۆن
خۆشی خۆم دەربڕم کە باوکم هاتەوە پێم وت باوکم سابوونم دروست کردو، ینی ئەویش ینی زۆر دڵخۆش بوو بۆ خێراوتی کامەرە بێن تەسویرکەن و دەستی پێشرد کە بینی کەفێکی زۆر باشەکە زۆر جوان دەست پاکە کاتەوە، ینی ئەمە زۆر خۆش بوو بۆ من، زۆر هاندەر بوو بۆ من، ینی وای لێ کردم کە بەردەوام بم. و بۆ تێستی بەردەوامی سابوونەکانیش من لەبەر ئەوەی کە کۆڕۆنا بوو نەمانەتوانی بچینەوە جامیعە، دیسان لەو کاتەشا دەستم کردەوە بە سێرچکردن بۆی کە بزانم ئایا من بە شێوازێک تێستی ئەم سابوونە بکەم، بزانم ئایا گونجاوە بۆ بەکارهێنان یاخودنا. ماوەیەکی زۆرش لەسەر ئەوە بەردەوام بووم. لە پاشان الحەمدوللا گەشتم بۆی کە بتوانم تێستی سابوونەکەم بکەم و لە دوایەوەی کە جامیعەش کرایە و چوومەوە بۆ جامیعە لە مختبەری ئەوێش تێستم کرد کە خۆشیەکەی ئەوە بوو کە گەشتم بەوەی کە وتیان ئەم سابوونەی کە دروستە کردووە شتێکی زۆر باشە بۆ بەکارهێنان. لەبەر ئەوەی ینی لە کاتی کۆڕۆنایە ینی زۆرم ئەبیست کە بەهۆی ئەوەی کە لە کاتی دەستشۆردنە لە کاتی ینی لەبەرەوەی زۆربەی کات پێویست بوو کە دەستەکانمان بشۆین، حاڵەتی وشک بوونەوە، ئەگزیما، ئەم حاڵەتانە زۆرم ئەبیست کە توش بووبوون. ئەم بیست کە ئێمە لە ماڵەوە هەمومان کە بەکارهێناری ئەم سابوونەین کەسمان ینی تووشی ئەو حاڵەتە نەبووین، کەسمان پێستمان وشک نابێتەوە، پێستمان تووشی ئەگزیما نەبووە، ینی ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی کە بیر بکەمەوە ئایا من ئەم سابوونە دروستەکەم بۆ وانەکەم کە چواردەوریشم ئیسفادەی لێ بکە، بۆ وانەکەم کە بیکەم بە بزنزێک هەم خۆم ئیسفادەی لێ بکەم هەم چواردەورەکەشم. لێرە ئیتر فکرێەوەم بۆ هات کە من بیکەمە بزنس و لە سەرەتاوە لە بەرەوەی خوێندکار بووم پەیجێکم دانا. طبعا من لە ئەلکترۆنیاتە ینی زۆر سفر بووم، هەتا مەرحەلەیەکی جامیعەش موبایلم نەبوو. لە مەرحەلەیەکەوە کە موبایلم هەبوو شتێکی وام لێ نازانی بەس بۆ تەلەفۆن بەکارمەهێنا و سێرچکردن. بەڵام کە پەیجەکەم دانا ینی ئەمە ئیتر ینی مەجبور بووم ئەبووە خۆم فێر کردایە، هەم خۆم فێری وێنەگرتن بکردایە بۆ بەرهەمەکانم، هەم خۆم فێری سۆشیال میدیا و بەڕێوەبردننی سۆشیال میدیا بکردایە. لە سەرەتاوە ینی زەحمەت بوو بۆم لە جامیعە بخوێنم و لە هەمان کاتە بەرهەم دروستکەم، سەرچی بەرهەم بکەم و لە هەمان کاتە خۆم فێری سۆشیال میدیا بکەم. بەڵام هەوڵم یا الحەمدوللا توانیم کە بگەم پێی و پەیجەکەم دانا و بەڕێوەمە برد. لەبەرەوەی لە سەرەتاوە من لە ماڵەوە دروستمە کرد و لە پەیجەکەوە ئەم فرۆشتن و دوای ئەوە ئیتر کە گەشتمە مەرحەلە 4 لە مەرحەلە 4 ینی لە مەرحەلە 3 هەموو هەوڵێکم یا لەگەڵ سەرۆک بەشەکەمان کە من بتوانم بەحسی جامیعەم لەسەر سابوون بێ، چونکە ئەمیست ئەو مانوبوونەی کە لە جامیعای کەم بۆ ئیشەکەم سەرفی کەم. زۆر سوپاسی ئەوەکەم کە ئەویش یارمەتیام کە بەحسی جامیعەکەم لەسەر سابوون بوو، ئەوە دووبارە هاوکارم بوو و لەوێش ینی دەورەیەکم بینی لە سۆشیال میدیاکان کە هاوکاری ئەو کەسانەیە کرد کە سەرەتای بزنزیانە و فێریەکردن چۆن دەست پێ بکەن، فێریەکردن چۆن بەڕێوی بەرن. لەبەرەوە زۆرم حەز لێ بوو بەشداری ئەو دەورەیە بکەم، فۆرمم پڕ کردەوە و ناوم هاتەوە بۆ دەورەکە. تۆزێک دوودڵ بووم لە بەشداریکردنی لەبەرەوەی قورس بوو لەسەر من لە کۆیە ئەم خوێند و دەورەکە لە سلێمانی بوو و ماڵم لە هەڵەبجە بوو. ینی ئەم هاتوچۆیە زۆر قورس بوو لەسەر من، ینی هۆکارێک بوو کە بمەوێ بکشێمە دواوە، بەڵام وای لێ نەکردم. هەوڵم یا وتم ئەبێ زاڵ بم بەسەریا، هەم خوێندن بکەم هەم بتوانم هاتوچۆ بکەم بۆ دەورەکە و لە پاڵیشیا ئیشەکەمە کرد. لەبەرەوەی تاکە خوێندکاری بەشەکەم بووم لە هەڵەبجە هاتوچۆکردن زۆر قورس بوو لەسەر من، بەتەنیا هاتوچۆمە کرد کە ئەوێ پاسی نەبوو ئەبووە بە هاتمایەتە سلێمانی، لە سلێمانیەوە دووبارە تەکسیەکمە گرت ئینجا بۆ هەڵەبجە گەڕامەوە. قورس بوو لەسەرم، بەڵام بڕیارم یا کە ئەبێ بتوانم و ئەبێ بیکەم.
الحەمدولیلا لە دەورەکەش توانین پلەی یەکەم بەدەست بێنم. من ماوەی مانگێک لەناو دەورەکەیە بووین. دە ڕۆژ بە ئۆنلاین بوو، ما باقیکەی ئێمە بواە بەهاتینایەتە سلێمانی و لەو کاتەشا من ئیمتیحانم هەبوو، بەڵام هەوڵمەیە بەردەوام من لەناو سیارەیە خوێندنمە کرد و لەبەرەوەی ئەوائیلیش بووم لە بەشەکەم، یعنی نەم ئەویست کە و ئاستەم دابەزێ، یعنی هەموو هەوڵێکمەیە کە بتوانم هەم ئەوائیل بم و هەم ئیشەکەم بکەم. ماوەیەکی زۆر هاتوو چۆمە کرد، قورس بوو لەسرم، بەڵام لەخوا بەزیابێ کە ئەنجامێکی هەبوو توانیم پلەی یەکەم بەدەستێنم لە دەورەکەم لەبەرەوەی لە کۆتا ساتەکانی جامیعەشم بوو. هەوڵم یا کە کارگێکی بچووک بکەمەوە، وردە ئیشم لەسرە کرد لە کارگەکەیە و لە پاش ئەوە زەواجم کرد هەر لە مەرحەلە 4 جامیعە لە کۆتاییەکان بوو. و دڵخۆشیەکی من ئەوە بوو کە هاوسەرەکەم هەندەسەی کیمیا بوو، یعنی ئەمە هاندەر بوو بۆ من کە ئەوەی زیاتر پەرە بە ئیشەکەم بم و هاندەر بوو کە ئەو زۆر هاندەر بوو بۆ ئەوەی کە بەردەوام بم لە ئیشەکەم. ئەمە خۆشحاڵیەکی زۆر بوو بۆ من. لە دوای ئەوە کە ئەویش بەردەوام بوو لەگەڵما لە ئیشەکەم، ئێمە ئیتر هەوڵمانیا پێکەوە چاوەڕێی ئەوە نەکەین کە بچین لە کەرتێکی حکومی یاخود لە کەرتێکی ئەهلی ئێمە ئیش بکەین، بڕیاریمانیا ئێمە ئیشی سەر بەخۆی خۆمان هەبێ و هەوڵ بین بۆ گەنجانێکی کە بهێنی نەپاڵ خۆمان کە بتوانن کارمان لەگەڵ بکەن و هەوڵی ئەوە بین کە ئیشەکەمان ئیشێکی سەر بەخۆ بێ و بتوانین کە ئەو بەرهەمەی دروستیەکەین نەک هەر لە ناو خۆ بەڵکو بتوانین ڕەوانەی دەرەوەی بکەین. عفانم خاوەنی براندی لادێ. براندی لادێ بۆ دروستکردنی بەرهەمی سروشتی و زەیتی سروشتی و سابوونی سروشتیە. لە دواوەی کە لە مەرحەلە 2 جامیعە بووم فکرێوم بۆ هات کە بەرهەمی سروشتی و سابوونی سروشتی دروستکەم. بەرهەمەکانم دروست کرد و لە مەرحەلە 4 بڕیارم یا کە کارگەیەکی بچکۆلانەی وەک ئێرە بکەمە شوێنی کارم بۆی هەم بتوانم بەرهەمەکانی لێ دروستکەم و هەم بتوانم پیشانی کڕیارانی بەم کڕیاران بتوانن لێرە بێن و بەرهەمەکان ببینێن، نەگەوەی کە بە ئۆنلاین بێ و تەنها شتێکی ناوازح بێ بێن لێرە خۆیان بەرهەمەکان ببینن و سەبارەت بە زەیتەکانیش کڕیاران نەتوانن بێن و لێرە من بە چاوی خۆیان زەیتەکانیان بۆ ئەگرم. الحەمدوللا خەڵکی ئێستا ڕوبەڕووی بەرهەمی سروشتیە بێتەوە لەبەرەوەی کاریگەری بەرهەمە کیمیایەکانی بۆ دەرکەوتووە، زیانەکانی بەرهەمە کیمیایەکانی بۆ دەرکەوتووە، لەبەرەوە ڕوبەڕووی سروشتە بنەوە و الحەمدوللا پێشوازێکی زۆر باش لە بەرهەمەکانی ئێمە ئاکرێ و فیدباکێکی باشمان لەلایەن بەکارهێنەرانەوە بۆ هاتوۆتەوە. وەکو شوێنی فرۆش ئێمە لە هەڵەبجە ئەم شوێنی فرۆشەمان هەیە، ئەوکو هەم کارگەیەکە هەمەتوانن بێن وەکو کڕیاران بەرهەمەکان بکڕن و لە سلێمانیش چەند بنکەیەکمان هەیە و گەیاندنمان هەیە بۆ هەموو کوردستان و دەرەوەی کوردستان.
هەر لە سەرەتای دانانی کارگەکەوە من ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ بوومەتەوە. یەکێک لەوانە کە من سەرەتا خوێندکار بووم، ئەمە ئەتوانم بڵێم ئاستەنگێک بوو بۆ من کە بتوانم ئیدارەی ئیشەکەم بکەم، ئیدارەی خوێندنەکەم قورس بوو بۆ من. و لە دوای ئەوەش کە ویستم کارگەیەکی لەم شێوەیە دانم، طبعاً هەموو کەسێک لە سەرەتا ئیشەکەیە ئاستەنگی مادی بۆ یێتەڕێ. و لە دوای ئەوەش وردە وردە کە ئەتوانم بڵێم من وەکو خانمێک ئەتوانم بڵێم خانمان تۆزێک جیاوازن لە پیاوان لە کارکردنیانە، لە بەرەوەی ڕوبەڕووی کۆمەڵی کێشە بنەوە، هەر لە بەڕێوەبردننی ماڵەوە هەتا بەڕێوەبردننی کارەکەی. یعنی ئێمە تۆزێک قورسە بۆ ئافرەت، بە تایبەتیش لە دوای ئەوەی کە زەواجت کرد من کۆمەڵێک بەرپرسیارەتی زیاتر کەوتە سەرشانم کە ئەمانە یعنی توانم بڵێم ئاستەنگ بوون، بەڵام نەشم هێشت پێشم نێ بگرن، یعنی بەردەوام بووم کۆڵم ینی نامەوێت ئەو شتانە ڕێگر بن لێم. ئاستەنگن قورسن، بەڵامی ترە بێزاڵ بین بەسەریا. و یعنی ئەمانە هەمووی هۆکارن، ئاستەنگیەکن لە بەردەم کارەکەی منە. و ئەگەر یعنی ئێمە زیاتر هاوکاری بکرین لە ڕووی مارکێتینگەوە، یعنی لە ڕووی کۆمەڵەشتەوە ئەتوانی فراوانتری بکەین کارەکەمان. بەدڵنیاییەوە هەردوو لایەنەکە توانن هاوکاری ئێمە بن، ینی هاوکاریەکەی بۆ ئێمە لەلایەن تاکە کەسێکیشەوە کە بەرهەمەکانمان بەکاربێنە و ینی بە فیدباکەکانی بۆ ئێمە ئەو هاوکاریەکە بۆ ئێمە. یەکەم شت کە هۆکار بۆ بۆی کە من بەردەوام بم حەز و خولیایە، من حەز و خولیایەکەم بۆم ئیشە هەیە. و طبعا لایەنی مادیش ئەو هۆکارێکە، ینی ئەوە هەمومان بۆ ئەوە ئیشەکەین، ئەمەش هۆکارێکە بۆی کە من بەردەوام بم. و هۆکارێکی کەش کە یارمەتی بە بەردەوام بم کە کڕیارەکان یەنەوە ئەڵێن ئیسفادەمان کردووە، ئەڵێن ئێمە سوودمان لەم بەرهەمە بینی و دووبارە یەنەوە داوایەکەنەوە. یعنی ئەمەش هۆکارێکە کەواکە من دووبارە حەز بکەم کە زیاتر ئیشەکەم پەرە بێ بە. طبعا کارکردن بۆ ئافرەتان کۆمەڵێک ئاستەنگی و ئەوەی خۆی هەیە. یەکێک لەو ئاستەنگیانە بۆ نمونە ئێمە ئافرەت لەوانەیە تۆزێک زەحمەت بێ سەردای دەستکردنمان بە کارەکە، هەم بۆ نمونە لە ڕووی مادیەوە ئەگەر بۆ نمونە پێشتر ئێمە لایەنی مادیمان باش نەبوو بێ، یان لە کۆمەڵێک ڕووە ینی وەک پیاوان نین بتوانین خێرا بچینە ناو بازار بۆ دەستخستنی بەرهەمەکانمان. بەڵام من ئەلحەمدولیلا ماڵەوە زۆر هاوکارم بوون، زۆر یارمەتی دەرم بوون. و لە ڕووی مادیشەوە ینی ئەمەوێ ئەو خەمەڕوو من لە سەرەتاوە لە 1 لیتر زەیت کە لە ماڵەوە هەمان بوو 1 لیتر زەیتی زەیتون دەستم پێ کرد، ئەو لیترم کرد بە سابوون. و لە دوای ئەوە کە ئەوە نەما لەگەڵ معمەلێک کە زەیتی سروشتیان هەیە ڕێکەوتنم کرد کە ئەوان زەیتم بنێ من بیکەم بە سابوون و بیانیەمەوە. ینی لەبەرەوەی لە سەرەتاوە ینی پشتگیریەکی وام نەبوو، ئەم طریقەیەم دەست پێ کرد کە ئەوان زەیتم بنێ و من بیکەمەوە بە سابوون بۆیان. و خانمانیش ئەگەر بیانەوێ ئەتوانن دەست بەو کارە بکەن کە ئایانەوێ ئەو حەز و خولیایی کە هەیەە هەوڵی بۆ بەن ئەگەن پێی و هەوڵیش بەن. ینی ئەگەر بۆ نمونە چواردەورەکەیان ئەو قەناعەتیان بۆ دروست نەبووە کە ئەم خانمە کە ئەوێت کارێک بکە وردە وردە تێیان بگەێنن، ینی پێیان بڵێن کە ئەمان ئەتوانن ئەو ئیشە ئەتوانن بیکەن. پێویستەکە ینی وردە وردە فکری چواردەورەکەیان بگۆڕن، یاخود ئەو فکرە نەرێنیانی کە لە چواردەورەکەیانەوە پێیانەکە وانەکە کە شکست بە ئەمان بێنێ هەوڵ بن، ینی ئەو شتانێکیەتە بەردەمیان کە وایان لێ ئەکا دوورکەونەوە لەو حەز و ئاواتی کە هەیەە دووری بخەونەوە لە خۆیان. من بەمۆ محەممەد خوێندکاری کۆلێجی زانکۆی گۆیژە
پرسیارەکەم ئەوەیە ئێویخان پرۆژەی چییە لە داهاتووە و ئامادەیە پرۆژەکانی هەر لە نێو نێوخۆی وڵات بێ یان لە دەرەوەی وڵاتیش بێ؟ زۆر سپاس. بەخێراتی و دەستخۆش بۆ پرسیارەکەت. ئەمانجی من لە داهاتوویە ئەوەیە کە بتوانم بەرهەمێکی سروشتی دروستکەم نەک هەر لە ناوخۆ. من ئامانجمەوەیە کە بەرهەمەکانم ڕوانەی دەرەوە بکەم، ینی بۆ ئەبێ بەرهەمێکی دەرەوە بێتە کوردستان، بۆ ئەبێ ئێمە بەکاری بێنین، بۆ نابێ بەرهەمەکانی ئێمە بچێتە دەرەوە. من ئیمان محەممەد خوێندکاری بەشی یاسا. پرسیاری من بۆ تۆ ئەوەیە تۆ وەک خۆت ئاماژت پێداڵی سەرەتای دەرکەوتنی کارەکانم لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە بووە. ئایا ئێستا کارەکانت هیچ شوێنێکی تایبەت بە خۆت هەیە یان هەر بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەرهەمەکانت دەخەیتە ڕوو؟ سپاس بۆ پرسیارەکەت بە خێراتی. طبعاً من کارگەیەکی بچووکم هەیە لە هەڵەبجە، هەم لەوێ بەرهەمەکان دروستەکەم و هەم شوێنێکی عەرزی بچووکم هەیە لەوێ هەر کەسێک بێوێت ئەتوانێت بێت و سەردانمان بکات و لە هەمان کاتیشا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە بەرهەمەکانمان نەفرۆشی. من ئەوین فاروق، خوێندکاری کۆلێژی زانکۆی گۆیژە بە نایستافی کۆلێژی زانکۆی گۆیژەوە. دەستخۆشی بۆ کەناڵی کورسات بۆ ئەم میوانداریە جوانە و بە خێراتنی تۆشەکەم. ئامۆژگاری چیە بۆ ئێمەی خوێندکار کە لە زروفێکی ئێستاە وا لە خوێندکاران ئەکەن کە سار بنەوە لە گەیشتن بە خەونەکانیان؟ ئامۆژگاری تۆ چیە بۆ ئێمە؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت بە خێراتی. و ئامۆژگاری من بۆ ئێوە ئەوەیە کە هەوڵبن بواری خۆتان بدۆزنەوە و کە ئەو بوارە دۆزیەوە کە حەز و خولیات بۆی هەیە گوێمەدە ئەوەی کە تۆ سار دەکەنەوە لە خوێندن، چونکە شەرت نییە تۆ ئەو بواری کە حەزت پێیە ئەو خوێندنە بێ کە ئیکەی. زۆر کەسمان هەیە ئەزڵان خوێندنی تەواو کردووە بەڵام لەو بوارەیە کار ناکە کە خوێندنی تیا تەواو کردووە. یعنی ئامۆژگاری من بۆ تۆ ئەوەیە کە بواری خۆت بدۆزیتەوە، حەز و خولیاکانت بزانیت و شەرت نییە ئەوەی کە خوێنی بۆی ئەوە بێت، بەڵام هەوڵ بە ئەگەر بۆ نمونە حەز و خولیای تۆ ئەوەیە زیاتر کاری لەسەر بکە و باشترێبی ئینشاءالله. منام ساڵح مادیە خوێندکاری بەشی یاسام قۆناغی دوم لە زانکۆی گۆیژە. سپاسیتانەکەم بانگێشتان کردین بۆ ئێرە. طبعا هەموو گەنجێکی ئەم میلەتە خەونێکی گەورەی هەیە، بەڵام ئەتوانی شتێ بەوانە بڵێ کە خەونێکی گەورەیان هەیە بەڵام لە شتێکی غەڵەتا دەست پێەکەن. بۆ نمونە بیر لەوە ناکەنەوە لە شتێکی بچووک داهێنانێ بکەن، لە شتێکی بچووکەوە بگەنە ئامانجێکی گەورە. دەستخۆش بە پرسیارەکەت بە خێراتنتانەکەم. من بەو گەنجانە ئەڵێم کە هەوڵ نێن لە سەرتاوە یەکسەر بگەنە تۆپ، چونکە ینی ئەگەر وا بێت لە هەر شکستێکی بەسیتا تۆ پاشەکشەیەکەی نا پێویستە تۆ لە سەرتاوە وردە وردە. ینی من بیرەکەمەوە هەموو جارێک ئەڵێم من لە 1 لیتر زەیتەوە دەستم پێ کرد، ئێستا کارگەیەکی خۆم هەیە و دڵنیام کە ناش بەمەشەوە ناوەستم و ینی وای لێ ئەەکەم کە زیاتر گەورە بێت. بۆیە بەگەنجان ئەڵێم هەمیشە بیر لەوە نەکەنەوە کە سەرتا بگەنە تۆپ، وردە وردە. یعنی تۆ بتەوێ کارێکت هەبێ یەکسەر تۆپ بیت شتیوانی ئەبێ وردە وردە دەست پێ بکەی لە سەرتاوە. هێلین ئیسماعیل، دەستخۆشیم هەیە بۆ جەنابە. هەڵبژاردننی کەسی شیاو یەکێکە لەو خاڵانەی کە هەنگاوێکە بۆ سەرکەوتن، ئایا چ لە عایلە بێت یاخود هاوڕەکانی دەرەوە بێت کاریگەریان هەبوو لەسەر تۆ؟ سپاس بۆ پرسیارەکەت. بەڵێ بە دڵنیاییەوە هەریکێک لە ئێمە ئەبێ پێشەنگێکمان هەبێ. ینی دڵنیام کە سەرکەوتوەکان پێشەنگێکیان هەبووە، چاویان لە پێشەنگەکە کردووە و بە شوێنپێی ئەوە ڕۆشتونەتەوە و لەوانەیە زیاتریش لەوان کاریان کردبێ. بەڵێ بە دڵنیایەوە منیش پێشەنگێکم هەبوو، ئەوش باوکم بوو کە ینی سەیری ئەومە کرد و چاوم لێ ئەکرد و هەوڵمەیە ئەوەی کا من بە زیاترەوە بیکەم و جگە لەوەش مامێکم کە من هەتا ماوم زۆر سپاسی ئەم دوانە ئەەکەم کە زۆر هاوکارم بوون، ئەوان پێشەنگی من بوون، بە دڵنیایەوە پێشەنگێکم هەبووە. دەستخۆشی لە خاتوویەڤیەکەم هیوادارم سەرکەوتوبی. بەس ئەگەر پێمان بڵێت نای بەرهەمەکەت چییە و چ مەوادێکیشی تیا بەکارێنی؟
زۆر سپاس بۆ پرسیارەکەت. زۆر سپاس. ناوی بڕاندەکەی من لادەیە. لەبەرەوەی کە بەرهەمەکانم سروشتیە هەستم کرد کە ناوی لادێ تەواو ئەگونجێ لەگەڵ بڕاندەکەی منە. من لە سەرتاوە تەنها سابوونم هەبوو و چەند جۆرێک سابوون بوو. لە ئێستا زیاد لە 30 جۆر سابوونم هەیە و جگەلەوەش شامپۆ و کرێمات و ئەنواع بەرهەمی سروشتی و هەموو جۆرە زەیتێکی سروشتی خۆم ئەیانگرم. ئەمانە هەمووی بەردەستە لای ئێمە ئێستا. پەیامی من بۆ گەنجان ئەوەیە گرنگترین شت کە ئەوان بیانەوێ بیکەن ئەزمون کۆکەنەوە، چونکە ئەزمون کۆکردنەوە وایان لێ کاکە سەرکەوتوو بن و گرنگترین شت کە ئێستا ینی بڵاو بۆتەوە لەناو کۆمەڵگەی ئێمەیان کاری خۆبەخشیە کە زۆر کەزاڵێ خۆبەخشیکردن یاخود کارکردن بۆ کەرتێکی حکومی ئەمە کۆیلایەتیە. من لە سەرتاوە ئەمە شتێکی زۆر زۆر باشە پێم لەبەرەوەی ئەمە وا لە تۆ کاکە ئەزمون کۆکەیتەوە خۆبەخشی بکە بۆ چەند شوێنێک بە ئەزمون وەرگری. من یەکێک لەو پۆینتانەی کە ئەمیز بم کردایە ینی ئەگەر بگەڕامایەتەوە پێشتر ئەمیز بم کردایە ئەوەیە کە کاری خۆبەخشی زیاتر مەکرد بۆی ئەزمونی زیاتر فێر بم و یەکێکی تر لەوەی کە دنیا بینینە خوێندنەوەیە و یەکێکی تر لە مهمترین شتەکان سەفەرکردنە چونکە سەفەرکردن وا لە تۆکە کە زۆر شت فێربی و هەوڵ بە لە ئەو خولیانی کە هەتا لە سەفەرەکەتە ینی بگەڕی بە شوێنیان چونکە سەفەرکردن زۆر شت بە تۆ ئەگەیەنێ و باشترین خوێندنەوە بۆ تۆش پەڕاوی جیازەکەتە هەوڵ بە ینی زۆرترین سەفەرکە بۆی زۆرترین شت فێر بیت کە ئەمە واکە تۆ دەست بکەی بە هەر کارێک واکە کە سەرکەوتوبی کە ئەزمموی کۆمەڵێک شتت کرد.